خۆشەویستان و ئازیزان لە بەرنامەیەکی دیکەی تایبەتە لە تەورەیەکی تایبەت مژاری ئەمجاری دیداری تایبەتمان لەگەڵ بەڕێز یادگار مەحموود وەکو یاساناس لە باسێکی یاسایی قسە و باسێکین کە پرسی ڕەژنووسی دەستوری هەرێمی کوردستانە یاخود بە یاساییکردنی دەستوری هەرێمی کوردستان. ئەم باسە هاتووتە پێشەوە تا ڕادێ ئەتمۆسفیر و ئاوهەوایەکی گونجاو لە بەردەممانایە کە نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان لەگەڵ یادگار مەحموود وەکو یاساناس دەچینە نێو قسە و باسێک لەو کاتێکەمەی لەبەردەستمانەیە لەگەڵ یادگارخانم قسە و باسە ئەو ڕوژەن یادگارخان بەخێراتی. زۆر سپاس. پرسیارێکی تەقلیدی ئەمەیە گرنگی دەستور و بوونی دەستور بۆ قەوارەیە بۆ هەرێمێ بۆ وڵاتێک بۆ هەرێمێک لەکوێ بەڕێستانە بینیتەوە زەڕورەتی ئەم خواست و ئەم باس و خواسە چۆن تاوتوێ بکەین؟ ڕاستی ئێستا کە بابەتی دەستوری دێتە پێشەوانێ ئەوەی کە باسی لێ دەکات لە دەستور تەنها و تەنها لە ڕوە سیاسیەکەیەوە سەیری یا پێناسەی دەستور ئەکرێت کە ئەوەش گرنگە لەوێش کە کورد ئەکرێتەوانە خۆڵاسا ئەکرێتەوانێ بۆ چۆنێتی بڵێن حکومڕانی کردنی قەوارەیەکە یا با بڵێن دەوڵەتێکە. بەس ئێمە ئەگەر لەو هینە تێپەڕین لەو پێناسەیە تێپەڕین کە زۆرجار بڵێن باس کراوەتەوانی و دەوترێکە گوایە لە ڕێی دەستورەوەیە کە دەسەڵاتەکانی حکومڕانی ئەو سێ دەسەڵاتە جێ ئەکرێتەوانێ. بەڵام زۆر زەڕورەیان بە نیسبەت منەوانەیە کە باسێکی دیوێکی تری دەستور بکرێ. ئاماژەی پێبین ئایا دەستور چییە؟ ئەگەر ئێمە لە پێناسەکەی ڕۆسۆوانێ داخڵ بە پێناسەی بڵێن دەستور بین کە ئەو بە پەیمانێکی کۆمەڵایەتی ناوی دەبە. بابێن بزانین مەبەستی لەو پەیمانە کۆمەڵایەتیە چییە؟ بێگومان سەرەتا بەوە دەست پێەکەین کە دەستور پەیوەندی هەیە بە فەرعامکردنی ئازادیەکانی تاک لە کۆمەلگایە و دوای ئەوەش ئەم پەیوەندی ڕێخستنی ئەم پەیوەندیە لەگەڵ دەسەڵاتە. بۆ هەرێمیش ئەگەر دیسانە بگەڕێنەوە سەر با بڵێن پێناسە سیاسیەکەی کە پێوەستە بە چۆنەتی حکومڕانی و جۆری حکومڕانیەوانێ ڕێخستنی پەیوەندی هەرێمە لەگەڵ حکوومەتی ناوەندەکە عێراقی بڵێنە فیدراڵە. بەس با بگەڕێنەوە سەر پێناسە کۆمەڵایەتێکی مەبەستی لە چییە یا ئێمە بین زیاتر ورد بینەوانێ لە دەستور لە حاڵەتێکە ئەگەر بڵێن ئەم دەستورە کە خۆی ئەبێت بخرێتە ناو ڕاپرسی گەلەوانێ. بۆچی بخرێتە ڕاپرسی گەلەوە؟ بۆ لەبەر ئەوەی کە هەموو دەستورێک یا هەموو یاسایەک هەڵقوڵاوی کۆنتێکستی خۆیەتی. دەستوریش کە با بڵێن دایکی یاساکانە لەوێدا لە دەستورایە کە دنیا دیدەی بڵێن کۆمەلگایەک هین ئەکات چۆنەڵێ ڕنگ ئەداتەوە بەرجەستە ئەبێن لەبەرەوەی هەڵقوڵاوی بڵێن کللتور و شوناسی خۆیەتی. ئەم شوناسە کە بڵێن تابلۆ وێنەی کەسێتی بڵێن میلەتێکە. ناوەڕۆکی ئەم شوناس و ئەم کەسێتیە بێگومان کللتورە کە ناوەڕۆک دەدات بە چۆنێتی ژیان و دنیا دیدەی کۆمەڵێک کەس کە پێ ئەڵێن میلەت یا ئەگەر هۆمۆجین بێت بڵێن نەتەوەیەک و دوای ئەوەش کللتور دیسانەوانێ کۆکراوەی سیستێمێکە ئەو سیستێمەیە کە پێکاتووە وەکو ئاماژەم پێەیە کە ناوەڕۆکەکەی بڵێن کللتورە دیسانەوانێ ئەم ناوەڕۆکە کللتوریە ئەبێتە کۆکراوەی سیستێمێکی بەهاو نەریت و بیر و باوەڕەکانی کۆمەلگا و دوای ئەوەش دیسانە پێناسەیەکی تری کللتور کە ئەبێتە بڵێن مەرجعی تۆمارکراوی میلەتێک یان قەوارەیەک یا دەوڵەتێک. تۆ لەمەوەیە کە دێیت ئەبێتە سەرچاوت
مەرجەعەت بڵێن بۆ دەستور دیسانەوە دەستور لەوێوەیە کە ئەبێتە مەرجەعی چۆنەڵی دەسەڵات و پەیوەندیەکان و ڕێخستنی ئازادیەکان و فراهەمکردنی بڵێن ئازادیەکان. جا بۆیە زۆر گرنگە ئێمە کە باز لە دەستور ئەەکەین بێجگە لەوەی کە پێمان ئەڵێت ئێمە وەکو میلەت یان وەکو قەوارەیەک دنیا دیدەی ئێمە چۆنە، دنیا دیدەی ئێمە بۆ گرنگە بزانین بۆ لەبەرەوەی کە دیسانەوە لیکێکی بەهێزیە لەگەڵ دیموکراسی. لە نێو قسە و باسەکە باز لەوە بکەی کە ئێمە بێت چۆن چ جۆر دەستورێکمان هەبێت، چۆن یعنی گزارشکە لە خودی کۆمەڵگاکە بۆی بە حکمەوەی کە کوردستانی باشوور پێکاتەیەکی یعنی دیوێکی جوانی تایەوە دیوێکی ئاڵۆزیشە، ینی هەراوە سادە نییە دەستورێک. من بۆکو ئەمە ڕێیەکی شخصی خۆم ینی تەسەور ناکەم هیچ دەستورێکی هیچ وڵاتێک کۆپی بکرێت بۆ هەرێمی کوردستانی یان بشێت گونجاو بێت یاخود نەوەیان لە نەوعەکان لەوە هاوڕات نیم چۆن هاوڕات نیم بۆ لەبەرەوەی کە ئێمە بمانەوێت نەمانەوێت دیموکراسی هەر دیموکراسیە. دیموکراسی ناگۆڕێت بە پێی چۆنەڵێ بەپێی کۆنتێکستی کۆمەڵگا. ئازادیش هەر ئازادیە لە هەر سوچێکی ئەم جیهانە بێ. بۆیە زۆر گرنگە تۆ کە ئەم بنەمایانە ئەم ئوسوسانەت هەبوو لە ناو دەستورەکەتە لەبەرەوە کۆمەڵگاکەت هەرچەند هەمە ڕنگ بێ هەمە جۆر بێ چ لە ڕووی ئیتنیەوانێ چ لە ڕووی دینی و مەسەبیەوانێ کاتێک کە ئوسوسی ئەم مەرجەعە بڵێن مەرجەعە یاساییە کە دەستورە لەسەر ئەو فیچەرانە کە گرنگترینیان بڵێن فیچەرەکان کە دەستور ئاماژەی پێ ئەیە خۆی ڕاستی پەیوەندی هەیە بەڵێن بە ئەوەی چ دیموکراسیانی بە کۆنکرێت تۆ لەوێ لە دەستورە تۆ دێیت ممارەسەی بڵێن دیموکراسی ئەەکەیتە دەستپێکی چۆنەڵێ حکومڕانی و ژیان لەناو ئەو کۆمەڵگایە. دوایەوە فیچەرێکی تری گرنگی دەستور ئازادیە. ئەتوانێ بڵێن کۆنفیدراڵی ئەو چەمکانە نەزانم بەڕستانتانێ فۆکس لەسەر چەمکەکان کن کە دوجار چەمکەکان جیهانین بەڵام مەتاتیشن. ئاخر سەریکە کاتێکە تۆ باز لە بابێنە سەر ناوەڕۆکی جاردانی جیهانی بڵێنە مافی مرۆڤ ئەمە لە هەر شوێنێکە بێ و لە هەرینێکە بێ مادەم تۆ سەرۆکارەتێ لە ناو کۆمەڵگای مرۆڤایەتیایی ئازادیەک بۆ کەسێکی سڕی چەندێک گرنگە بۆ منێکی کوردستانیش هەر هەمان بەهاو گرنگی و پێداویستیە و دوای ئەوەش هەمومان ئەزانین تەنها لە دیموکراسی و ئازادیە کۆمەڵگا پێش ئەکرێ. بۆیە مەسەلەی دەستور کە ئەمانەی فراهەم کرد ئەو کاتە ئەبێتە ماکینەیە بێتە میکانیزمی دروستکردنی میلەتێکی زۆر بەهێز کە سقل و کە ڕەواج و کە بەهای خۆی هەبێ هەموو ئەو بەهایانە شەوانێ کە پەیوەستن و ئەگەڕێنەوانێ سەر چەمکی ئازادی سەر چەمکی دیموکراسی. ئەو بۆ من تەحتیدی ناکە من ئەگەر سەر بە فلان کللتور بم کەواتە ئەبێ ئازادی من بە پێی ئەو کللتورە ببڕێت کە منی تیادا پەروەردە بووم. بۆیە ئەگەر دیوێکی تری چۆنەڵی کللتور ئێمە هەڵبگەڕێنەوە سەری باسمان لێ کرد کە ئەمانە کۆدێکن یا سیستەمێکی کۆکراوی بەهاو نەریتەکانی بڵێنە کۆمەڵگان بەڵام هەموو جارێکیش نەریت ناتوانین بڵێن نەریتێکی باش یادیارخان کەمی ئالۆز قسەکەیت یاخود ئەمە بابەتێکی یاساییەوە بەڕستان کە یاسا ناسیشن چۆن باس لە ئەم بابەتەی دەستور کە ئەەکەین ڕۆن قسە لەسەر ئەمە بکەین یاخود کە بەڕستان ناکۆک بوون لەوەی کە منوتم هیچ دەستورێک کۆپی میلەتێک ناکرێ کۆمەڵگەیەکی سویسریە کرێ ئەڵمانیە ئیتالیە فەڕەنسیە بە سێ چوار زمان قسەکەن ینی ئەوان سیستەم و هینێکیان هەیە بەو شێوێتوان هەر کۆمەڵگە و هەر
بەشێک لە سویسرا وەرگین هەرێمی کوردستانی پڕ لە زارین پڕ لە زاراوین پڕ لە ئاین و ئاینزین بۆیە پرسیارەکەم تەبەنی یەکەم گرێمە و بە ینی ئەمەوە کە چەندێک دەسووری هەرێمی کوردستان کە لە ساهشتای دار نووسراوەتەوە لەگەڵ ئەبێت دەسووری عراقا ینی تەبا بێتەوە عراقێک کە خێڵی چییە ئەوە تا ئێستا مەواقعەکە ئەبینین هەرێمی کوردستان بەمانا فرە ڕەنگە ئەوەی کە پێڵم پەلۆراریزمێکی ئاینی سیاسی کۆمەڵایەتی تایە بۆیە ئالۆزە کۆپی دەسووری شوێنێک وڵاتێک بێنین ینی بخێنەوە عەرزی واقعی هەرێمی کوردستانەوە منیش نەموتوە دەستور تۆ ئەبێت هێنی بکەی ئەبێ کۆپی بکەی نمونەی دەستور هەیە کە لە ساڵی 1970کانە بۆ نمونە نووسراوە یا ئەگەر بگەڕێنەوانێ یا بەهای دەستوری بین بە ماگنە کارتای بەریتانی ئەمە لە سەردەمێکە نووسراوە کە 2-3 سەدا لەمەوە پێشە بەڵام هەرە ئەو بەندەی کە بۆ نمونە لە ماگنا کارتایە هاتووە هەتا ئێستا ئەو بنەمایە ئەتوانم بڵێم بۆتە بنەمای زۆربەی دەستوری وڵاتە پێشکەوتوەکانەوە ئەو وڵاتانەی کە ئەتوانم بڵێم سەرمەشقن لە دیموکراسیە بۆیە من مەبەستم لەو بەندانە هەیە کە سەرچاوەی بڵێن دەستوریا ئوسوسی دەستور ئەبێ لەسەر ئەو ئوسوسانە بنەمای ئازادی لەسەر بنەمای دیموکراسی داڕێژ دیموکراسی یا ئازادیەک بۆ منێکی باشووری بۆ منێکی کوردستانی کە پەیڕەبتم بە بۆنەی معادلەیەکی سیاسیەوانێ یا بارودۆخێکی سیاسیەوانێ بڵێن بەشێکم لە عێراق ئەبێ هەمان مافم هەبێ لەگەڵ کەسێکا کە بۆ نمونە مەسەڵەن ئێزیدیە یا بۆ کەسێکە کاکەیە یا بۆ تورکمانەکان یان بۆ کلدانەکان بۆیە ئەگەر بنەمای دەستور ئەمەی نەبێت ئەمە ئوسوسەکەی نەبێت کە باس لە ئازادی مرۆڤ ئەکات و دوای ئەوەش ئەو میکانیزمەی کە هەیە وەکو چەکێکیا وەکو کەرەستەیەک بەدەست میلەتەوانێ بۆ مڕاقەبەکردن و چۆنێتی بەجێهێنانی ئەرکی نوێنەرایەتی کە لەلایەن گەلەوە ئەرێ بە دەسەڵاتدار کە نوێنەرایەتیەکی ڕاستەقینەی بڵێن ئەو خەڵکە بکە ئەو میلەتە بکە کە ئەمی دەستنیشان کردو بە نوێنەر و بە دەسەڵاتداری خۆی لەو بەندانایە کە تۆ ئەتوانی بڵێ مافی هەرچی نەتەوە و کەمە نەتەوایەتەکانە لە قوارەیەکی تایبەتەیە لە کیانەکەیە لە دەوڵەتێکی دیاریکراوە ئەمانە ئەپارێزرێ بەزەگەر تۆ بێ ڕەنگی بکەی بە ڕەنگی جۆرا و جۆر احتیمالێکی زۆر هەیە لە ڕووی یاساییەوە لەوانەیە تەناقوزات بڵێن دروست ببێت ئەو ئوسوسە گرنگە کە دڵی بڵێن ئەم مەرجەعە ئەبێت لەوانەیە دیسانەوە ئەو پارادۆکسانە بڵێن دروست بکاتەوانێ بۆی کە خۆت لابیت لە ئەوەی کە فئەیەک یا بۆ نمونە کەمە نەتەوایەتیەک کەمتر ئەو ئازادی پێ ببەخشێنرێ وا باشە کە تۆ ئەو ئوسوسە ئونیڤێرساڵیانەی کە باز لە دیموکراسی و لە ئازادی تاکو لە پەیوەندیەکان و لە دەسەڵاتدارانی بڵێن ئەو کیانە ئەو قوارەیە ئەکا تۆ هەڵبگەڕێتەوانێ بۆ ئەو ئوسوسەیە ئەو بەندە ئونیڤێرساڵیانە. لەنێو قسەکان ماوەزانم تەپەڕ کرد لەوەی کە دەستوری هەرێمی کوردستان کە لە ساهشتای کە نووسراوەتەوە چەندێک لەگەڵ دەستوری عراقا بێت تەبا بێتەوە ناکۆک نەبێت ئەنی ناچاریە لە ناچاریە تۆ دوجار سەرڕای بوونی جیاوازەکانی کولتوری ئاینی ینی عادەت تەقالیدی کۆمەڵگەی کوردەواری لەگەڵ عەرەبی خێڵێکی دەشتی یاخود مەزهەبی چەندێک ئەبێت تەبا بێتەوە ئێمە چەندێک ئەکەینە بەربەرداشی ئەو ناکۆکیانە بەڵام ناچاریت لە ڕاستەیەکەوە ئێمە دەستور بنووسینەوە بێگومان ئەڵێ نابێت دژ بە بڵێن دەستوری عێراق بێ بەس ئەمە ڕێگەی نەگرتووە کە ئێمە خاوەنی دەستورێک بین لەسەر ئەو بنەمای ئونیڤێرساڵیانە بڵێن داڕژرا بێ و دوای ئەوەش دیسانەوە یەینەوە سەر بڵێن بابەتێکی تر پێداویستیە ضرورەتی بوونی دەستور بۆ قوارەی هەرێم ئەگەر ئێمە هەڵگەڕێنەوانێ سەر دیسانەوانێ بابەتی بڵێن عێراق و بەشێک بوون لە عێراق ئێمە ئەتوانین لە ڕێی دەستورەوانیان باشتر پەیوەندیەکانی خۆمان پەیوەندیەکانی هەرێم
لەگەڵ حکوومەتی ناوەندە ڕێک بخەین ئەمە لە بێگومان لە دیوە ئەرێنیەکەیوانێ بەڵام لە هەموو حاڵەتێکە بوونی دەستور لەم کاتەیە ضرورێتە نەک لەبەر تەنها ڕێخستنی پەیوەندیەکانی هەرێم و عێراق بەڵکو بە ئومێدی ئەوەی کە بتوانێت ڕێگر بێت لە یا هیچ نەبێ لە کەمکردنەوەی ئەو ململانێ حیزبیەی کە هەیە لە ناوخودی ساحەی سیاسی کوردستانی باشووردا ئەمە ئومێدێکەوە خواستێکە بەس ئایا ئێمە وەکو میلەت بەم کللتورەوانێ چەندێک دەتوانین بە پێی کۆدەکانی دەستور و بە پێی ناوەڕۆکی بەندەکانی دەستور ئێمە ناکۆچەکانی خۆمان و منبلانەکانی خۆمان ڕێک بخەین و بتوانین بە شێوەیەکی تەندروست لە پەیوەندیە بین لەگەڵ ئەم فرە حیزبی و ئەم فرە ئاراء بڵێنە جیاوازە چونکم ئێمە ئەبینین ڕاستی ئەگەر ئێمە لە 74وانێ ئەگەر بۆ زانینی بەڕێزە بۆ زانیاری بەڕێستان ئێمە لە 74 ساڵی 1974وانێ ڕژنووسی دەستورمان نووسیوەتەوە کەسێک بە ناوی بە سەهوا نەچووبم جەرجیس عەبدوڵڵا بوو لە 74 ڕژنووس هەیە ڕێکەوتنێکی بینی شۆڕش و عێراق هەبوو بەڵێ ئەگەر دەستورێکە بێت دەستور پێویستی ینی یەکێک لە شەریعەتەکان کە درێ بە دەستور ڕێفراندۆمە ڕاپرسیە ئەوە بابەتێکی تایبەتە من نەمبیستەوە کە دەستورە ساڵی 1974 نووسراوەتەوە بەداخەوە نەکسەی 1975 هات بەسەرە دوای ئەوەش 2009 ئەسڵان دەستور بە تەواوەتی نووسرایەوە هەموو یاسا ڕێکارە یاساییەکانی خۆی تێپەڕان لە تاریخی بڵێن سیاست و پەرلەمان و نووسینەوەی دەستورە بۆ یەکەمین جار بوو دەتوانم بڵێم کە لە هەرێمە هەموو ئەمانە لە ململانەیەکی ناشەرعی ململانەیەکی ئەسۆر نزمدا ئەم پرۆسەیە لەبەر براڕاستیەکەی جا بۆیە ئەم بە ئومێدەی کە دەستور بتوانێت ئەم ململانێ حیزبیانە کۆتایی پێبێنێ لەبەر هیچ شتێک ئەگەر زەرور نەبێت لەبەر ئەو خاڵە زۆر زەرورە دوای ئەوەش ململانەکە تەنها لەوەدا خۆی نابینێتەوانێکە لەسەر مەسائیلی بڵێن بچووک بێت یا لەسەر پرزگەلێکی بچووک و چارەنووس ساز نەبێ بەڵکو ئەم ململانەیە هێندە توندە هێندە ملشکێنە کە هەرچی پرسێکی نەتەوەیی و نیشتیمانی هەیە کە من خودی خۆم مەسەلەی بوونی دەستور بە پرسێکی نەتەوەیی نیشتیمانی بڵێن لە قەڵەم دەدەم و هەژماری ئەەکەم باوەکو هەموو پرسەکانی تر یا هیچ نەبێ ڕێگریەک بێت کە ئەو ململانەیە تەداخل و دەستێوەردان لە پرسە نەتەوەی و نیشتیمانیەکان نەکە بۆ نمونە پرسی چۆنەڵی ئۆتۆنۆمیکردنی ئۆتۆنۆمکردنی نەوت و گاز و سەرچاوە ژەرزەمینیەکان و سەرزەمینیەکانی کوردستان دەستورێکمان هەیە بۆ ئەو بابەتە ئابووریە نەخێر من وەکو پرسێک وەکو بابەتێکی نیشتیمانی لە ململانەی حیزبیە لە چەند مانگی ڕابردووە ئەکسۆمۆبیل و دەستوریکردن و هەناردەکردنی نەوت ئەو بابەتێکی تقریبان کەمە جیاوازترە سیاسەتی خودی سەرۆکی هەرێم چونکەم ئەو لە پێشت سەربەخۆی کردن و خۆماڵیکردنی گاز و نەوت و سەرچاوە سروشتەکانی بڵێنە کورد بوو ئەمە هەوڵێکی زۆر زۆریانە لەو ململانیە حیزبەیە کە ئەم استراتیجە گرنگە بە لاڕێیە بەرن پرسێکی دوو هەمی ڕەفراندۆم کە ئێمە بڵێن حەقمانە کە خەمی ئەوەمان بێ کە ئالیەتێک یا میکانیزمێک بێ کە ئەم ململانەیە حیزبیە کەمتر بکاتەوانێت کە ئەوش بە ئومێدەوەی کە دەستور بێ و پرسێکی تری نیشتیمانی کە
دەستیان بۆ بر لە ململانێ حیزبیەیە مەسلەی بۆ نمونە مەسەلەن ڕفرەندۆم بوو بۆیە ضرورەتی دەستور زیاتر ئەتوانم بڵێم سەرچاوە ئەگرێت لەو ململانێ حیزبیەوەی کە هەیە کە بە شێوەیەکی ناتەندروست لە دژی هەموو بەرژەوەندیەکی نەتەوەیی و مانەوە و بەهێزبوونی ئەم قەوارەیە دەسی بۆ ئەبرێ و ئەخرێتە سەر ساحە و سەر مێزی گفتوگۆکردن بۆیە بە ئومێدی ئەوەی کە دەستور بتوانێت ڕێگری بکات کە بە شێوەیەکی تەندروست ئەو باس و خواس و گفتوگۆ سیاسیەی کە هەیە لەسەر بابەتەکان سنوورێک دابنرێت کە چۆن باز لە پرسانەتەوەی و نیشتیمانیەکان بکرێت. من چۆن فریاکەوە لەبرەی بابەتەکە هێندە ئاوکێشە و زیاتر لەوە هەڵەگرێت لە غیابی نەبوونی دەستور و بە تایبەتی ئەو لەمپەڕانە ئەو کۆسپانی کە هاتنە پێشەوە بە تایبەتی تر لە 2016 بۆ حەڤە ئەمە لە گەرمەی قەیرانێکا بوو نەوی شەڕی داعش بوو هاتە پێشەوەی ئەوی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بوو. ئەتوانم بڵم بیانووی سیاسی ئەو کاتە بۆ جێبەجێنەکردنی دەستوری هەرێمی کوردستان ئەوە بوو کە سەرۆکی هەرێم دەبێت لە پەرلەمانەوە هەڵبژێرێت یعنی شەریعەتدان نابێت لە ڕێی تاکەوە بێت یاخود دەنگدانی دەنگدەران ئێستا و لەم پەڕانە نەماوە بە پێشبینی بەڕێستان ئەو کۆسپانی کە بێنە پێشەوە بۆ ئەمجارە لە جێبەجێکردنی دەستور یعنی ئەو لە سەدا 20 یاخود دەی کەماوە کەمتر لە 20 کەماوە چی ینی چی ئەبێت؟ هەر ئەوەیە ئەم حیزبانە ئەم حیزبانە بە شێوەیەکی حیزبیانەی بۆ چوونێکی حیزبی بەرتەسکانە نەڕوانە دەستور چون دەستور بۆ 4 ساڵ و یا بۆ 10 ساڵ نییە بەڵکو دەستور مەرجعەکە ئەمێنێتەوانێ بۆ هەتایە ئێمە گەر سەیری دەستوری هەنێ وڵاتی پێشکەوتوو دیموکراسی بکەین زۆربەی بەندەکانی گۆڕانکاری بەسەرانە هاتووە احتیمال هەیە بۆی زیاکرابێ نمونەمان هەیە ئێمە وەکو نمونەی بۆ نمونە دەستوری ئەمریکا ئەوەی کە بۆی زیاد کرا و زۆر باسی لەیەکرێ زیادکردنی ئەو بەندە بوو کە ئەڵێ ئێمە دژی کۆیلایەتین ئەو بڕەشەکان بڵێن ئازاد کران بۆیە زۆر پێویستە ئەو مناقەشایە ئەو ململانێ حیزبیەش نەچێتە ناو باس و خواس و بابەت و یادداڕەشتنی بڵێن دەستورەوانێ بەڵکو ئەم حیزبانە هەرێکێک لەم حیزبانە کە باز لەواکرێ خەڵکی پسپۆڕ و خەڵکی شارەزا و خەڵکی نازانم چی لە مەرجعی جیاوازەوانێ بەشدار بن لە نووسینەوەی دەستور ئەوەی کە گرنگە ڕاستیەکەی لە هەرێکێک لەمانە کە دەستنیشانەکرێ کێ بۆی هەبێ بەشدار بێ لە لیژنەی نووسینەوەی دەستورە بێ زۆر گرنگە ئەو کەسانە خودی خۆیان یعنی وەکو کەس بڕوایان دیموکراسی هەبێ ئەتوانم بڵێم کاری هەموو کەسێکە لە ڕاستیە مەسلەی دیموکراسی لە دوورەوە لێی نەڕوانێ بەڵکو مەسلەی دیموکراسی و ئازادی بوو بێتە بەشێک لە کەسایەتی بوو بەشێک لە فەرهەنگ و لە چۆنێتی بیرکردنەوەی و بڕوای بە ئازادی هەبێ بڕوای بە دیموکراسی هەبێ من ئەگەر کەسێک بم پرۆفیسۆر دکتۆر نازانم چیش بم بەڵام لە ناخی خودی خۆمە بەشدار بم ئەندامێکی لیژنەی نووسینەوەی دەستور بم کە من بڕوام بە ئازادیەکان نەبێت کە من بڕوام بە دیموکراسی نەبێ ئەو کاتە بەتەکید من ڕاوپێژنیارێکی دەستوریم ئەبێ کە دەتوانین بڵێن دەستورێکی مردوو ئەبێ دەستورێک ئەبێ کە هەموو کاتێک لە نەوەیەکە کە با بڵێن دیموکراسی تایە گەشەی کردبێ معارەزی ئەوە بێت کە تەواو ڕەفس بکرێتەوانێ و ئیشی پێ نەکرێ و سەر لە نوێ ئەبێ دەستور دابنرێتەوە دەستورێکیش کە بڵێن مەرجعە ئەگەرم ئوسوسانەیەتیانە بێ قەت ناتوانانی باس لە کۆمەلگایەک بکەی کە خۆشگوزەرانی کە خۆشبەختی کە شکۆی هەموو تاکێکە هەموو پێکاتەیەک لە دەستورەکە بڵێن پارێزراو بێ بۆیە هیوادارم ئەم حیزبانە ئەو ململانێ ناشەرعیە
بە ئەستێکی زۆر نزم کرا لەو دەستورەی کە 2009 هەموو شتێکی تەواو کردبوو بە بیانووی بۆ نمونە دیموکراسیەوانەیە هاتن خۆیاندا لە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم کە 24 دەسەڵات سەکەم لەوە بوو پێشبینیەکە و لەم پەڕانەکەیەنە پێشەوە بۆ ئەمجارە ئەگەر ئەبێ چاوەڕوان بکرێت ئەبێ چاوەڕوان بکرێت مزایدەی سیاسیە بۆ لەبەرەوەی کە ئێمە بەڵگەمان هەیە ئەزمونمان هەیە ئەوان هاتن خۆیان هەڵواسی دیموکراسیان هەڵواسی بەسەر ئەو 24 دەسەڵاتەی کە بەخشراوە لە دەستورە لە ڕژنووسی دەستورە بۆ سەرۆکایەتی هەرێم بەڵام خۆی لە ڕاستیە ئەگەر هەر تاکێکی ئەم کۆمەلگایە مەبەستی ئەوە بێ کە خۆی بیرکەرەوەی خۆی بێت و تێبگاکە مەسەلەی دەستور چییە چه ڕەبتێکی هەیە بەسەر ژیانی ڕۆژانە و دوڕۆژی خۆی و میلەتەکەیوانێ ئەبێ خۆی بێت دراسی مادە بە مادەی دەستور بکە چکم ئێمە بینیمان ئەو بابەتی دەسەڵاتی سەرۆکایەتی هەرێمە کە کردیانە مزایدەیەکی فەوق العادە لە 2009دا لەو 24 دەسەڵاتە ڕاستت دەوێت تەنها دوو مەرسومە کە سەرۆک سربەخۆ دەتوانێت بیکە ئەوش بەرزکردنەوەی پلەی سەربازیە یا بەخشینی مەدالیایە بۆ کەسانی کە شایستەی بڵێن مەدالیان ئەینا لەو 24 وا بزانم 12یان زیاتر مەرسوم دەرکردنە دەسەڵاتەکانی تر باقی دەسەڵاتەکانی تری هەر هەمووی ئەبێ بگەڕێتەوانێ بۆ پەرلەمان بۆ نمونە جوڵاندنی هێزی سەربازی ئەمە سەرۆکی هەرێم بەتەنها ناتوانێت ئەو بڕیارە بە باری ئەلانکردنی باری نائاسایی هەموو ئەمانە ئەگەڕێتەوانێ بۆ پەرلەمان بۆیە بەڕاستی ینی سێرم لێ هات کە سەرڕای ئەم دەسەڵاتانە کە زۆربەی زیاتری مەرسوم بوو ئەمان هاتن لە مەسەلەی دیموکراسیەوانێ فەشەلیان بەو ڕژنووسەی دەستورێنە سەرڕاویکە هەمووی ڕێکارەکانی تەواو یادگەر خەمن زۆر کاتم نەماوە ئەکرێمە دوا پرسیارم بێ خودت وەکو تەوەرێکیش پرسیارەکەن لە کورتیا ینی ئەو کاتێکە لە بەردەستمایە کێ بەرپرسیارە لە هاتنە پێش یاخود دروستکردنی ئەو لەم پەڕانیکە بۆ دەستوری هەرێمی کوردستانی دروست کرد و دوجار غیابی نەبوونی دەستور یعنی ئەو قەیرانن کە هاتووە بەسەر هەرێمی کوردستانە کێ دوجار ینی بەرپرسیارە لەوە کێ بەرپرسیارە وەڵی ئەوەی کە لەسەر ئەساسێکی بڵێن نەبوو بەکارهێنانی کارتی نووسینەوەی دەستور و بوون بە خاوەنی دەستور دیسانەوە ئەکاتەوە خاڵێک یا ئەکاتە کەرەستەیەکی مزایدەکردن ئەوانە بەرپرسیارن ئەوەشی کە ویستێتی و خواستێتی کە ئەم هەرێمە ببێتە خاوەن دەستورێک بەتاکید ئەوە مێژوو بە جۆرێکی تر بە دیدێکی تر لەسەری ئەنووسێت لە نەبوونی یاخود غیابی دەستوری هەرێمی کوردستان یعنی عێراق وەکو مەرکەز توانیوێتی دنیای پێشەلی یاسایی دەستوری لەگەڵ هەرێمی کوردستانە بکات یعنی توانێتی و تەراتێنە بکات ئەو بەدڵنیایەوانێ ئەو سەرپێکی کردن و ئیش نەکردن بە کۆی وابزانم 52 مادەی دەستوریە کە لەوێدا بڵێ پەیوەند و پێوەستە بە کورد و کوردستانەوانێ و دوای ئەوەش کللتور و دنیا دیدەی بڵێن ئەو عێراقی کە ئێمە پێوەی بەسراوینەتەوانێ کە خاوەنی دیموکراسیت نییە نۆگو سیستێم هەرچەند لە ڕێی بڵین ئەم دەستوری تازەیەوانێ بە ئومێدی ئەوەی کە بڵین ئیش بۆ دەستورە بکرێت دەستورێکی هەتا ڕادەیەک دەتوانم بڵێم دیموکراسیە بەڵام هەروکوتم دیموکراسی تەنها سیستەمێکی سیاسی نییە بەڵکو دیموکراسی کاتێک ئەتوانرێت بە تەواوەتیەکەی ببێتە سیستەمێکی دیموکراسی کە لە هەمان کاتە خەڵکەکە میلەتەکە ڕۆی بە دیموکراسی ببوو بە بەشێک لە کولتور و لە شوناسی بڵین ئەو کۆمەلگایە بۆیە ئەو ململانەیەی کە هەیە یا ئەو نادروستی و ناتەندروستیە پەیوەندی کە هەیە لە نێوان هەرێم و عێراقە بێگومان پەیوەندی هەیە بە کللتورەوانێک بەو شوناسی کە بڵین عێراقایەتی وەکو میلەت چێ وەکو بڵین دەسەڵات دارانیش
ئەم ململانەیە حیزبیە سیاسیە وای کردووە کە دەستور چۆنەڵی لاواز بێت ئاوێتە نەبوو بێت لە بەڕێوەبردنە لە پەیوەندیەکانە چ لەگەڵ خودی تاکی بڵێن عراقیە چ لەگەڵ بڵێن کیانێکی تر لە ناو ئەم چوارچەوە فیدراالیە بڵێن هەبێت بۆیە ئومێد و خواستی من کە بەجددی بڕوان بە دموکراسیەوەیە کە ئەم دەستورەی هەرێم زیاتر لە دەستوری بڵێنە عێراق دیموکراسی تر بێت زیاتر باس لە مافەکانی بڵێن تاک بکە چونکم ئێمە تەنها باوا دەتوانین وەکو شوناس خۆمان لەگەڵ عێراقا جا بکەینەوەنە کە ئێمە میلەتێکین دنیا دیدەی ئێمە جیاوازە لەگەڵ دنیا دیدەی هەر میلەتێکی ترە بە تایبەتی لەگەڵ عێراقا. یادگار خانم کاتەکەمەوە بوو بەڵام پرسیاری زیاترم مابوو زۆر بەخێراتی یادگار مححمود وکو یاساناس کە لەگەڵمانە بووی زۆر سپاس. سپاس بە بەڕێستان. سپاس بە بەڕێستان. خۆشەویستان و ئازیزانەوەش هەمیشە تەندروست و شادمان بن.